لە سنووری قەزای چۆمان و هەر چوار ناحیەکەی بەبێ پشکنینی پزیشک و ڕێگاپێدانی ڤێتێنەری لە بازاڕەکاندا گۆشتی سوور بە هاوڵاتیان دەفرۆشرێت. چەندان جاریش جۆری ئەو گۆشتە لە ئاژەڵانی نەخۆش و بەرمین کەوت و ناتەندروست بووە. سنووری ماسنوورێکە بەردەوام شەڕ و ململانی تێدا بووە بەدەیان با بڵێن گرفتی چەکی خراپ و چیمیایی تێدایە ئەو چەکانە تەسیرەکەن سەر زۆر ئەو گژوگایە کە ئاژەڵەکەش ئەیخوا وە بگرە زۆرجار لەوانەیە گۆشتی نەخۆش کە ئاژەڵ نەخۆشە ئەدرێتە خەڵک بەبێ ئەوەی کە هیچ پشکنینیش لۆ بکرێ. ئەمێن بەخۆم زیاتر لە 15 ساڵ کاری من قەسابیە. ئەگەر سەربڕخانە هەبی و دکتۆر هەبی بێن چاودێری لەسەر گۆشتەکان بکەن منتیقەی شاخاویە و حیوان هەیە نەخۆشە هەیە گورگ پڕی دایتە هەیە بە دەرمانی ئەمری هەیە نەخۆشە لە پەنای ئەوەی کە سەربڕخانە نییە دێن بە هاوڵاتیانی ئەفرۆشن. زیاتر لە 10 ساڵە حکوومەتی هەرێم لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکانی وەک خۆیان دەڵێن لە هەوڵی چارەسەرکردنی ئەو دیاردەیەن کە ڕێگری بکەن لەو گۆشت فرۆشانەی بەبێ ئاگاداری و چاودێری تەندروستی و ڤێتێنەری گۆشت دەفرۆشن بە هاوڵاتیان. لە کاتێکدا باڵەکایەتی ناوچەیەکی گەشتیاری و قەڵەباڵغا ڕۆژانە ڕێژەیەکی زۆری کڕیاری گۆشتی هەیە لە تەواوی سنوورەکە. بەردەوام کارمان لەسەرەوە کردووە کە بتوانین ئەو گرفتە کە هەیە چارەسەری بکەین بۆ ئەمە بەستەش و لایەنی پەیوەندە ڕاگەدار کراوەتەوە و هەوڵ درراوە بۆ ئەوەی بتوانرێت بە زووترین کات ئەو سەربڕخانەی کە لە سنتەری قەزا هەیە کەموکورتەکانی چارەسەر بکرێ و بدرێتە موزاییدە بۆ ئەوەی بتوانرێت بە شێوێکی باش سوودی لێ ببیندرێت و ئەو کوشتنەوەی کە لە دەرەوە هەیە نەمێنێ و بتوانرێت چاودێری دام و دەستگا تایبەتەکانی حکوومەت لەسەر ئەو سەربڕخانە هەبی بۆی چارەسەری ئەو گرفتە بکە. بە پێی سەرچاوە تەندروستیەکان گۆشت یەکێکە لەو خواردانەی بە شێوەیەک ڕاستەوخۆ هەندێک جۆری نەخۆشی لە ئاژەڵی نەخۆشەوە بۆ مرۆڤ دەگوازێتەوە. بۆیە بە پێویستی دەزانن چاودێری چڕی لایەنی تەندروستی هەبێت لەسەر گۆشتی سوور پێش ئەوەی بە هاوڵاتیان بفرۆشرێت بۆ سەلامەتی لایەنی تەندروستی هاوڵاتیان. ئەو گۆشتەی ئامادەیە بە هاوڵاتیان بفرۆشێت. تا ئێستا هیچ پشکنینێکی تەندروستی و لایەنی ڤێتێنەری بۆ نەکراوە. لە کاتێکدا ناوچەکە لە ڕابردوو ڕوبەڕووی چەندان شێوازی وابۆتەوە ئەو گۆشتەی بە هاوڵاتیان نەفرۆشێ مەرجی تەندروستی تێدا نەبووە و هاوڵاتیان گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن تا ئێستا سەربڕخانەیەک نییە و چاودێری ئەو گۆشتانە بکرێ کە بە هاوڵاتیان دەفرۆشرێت. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، چۆمان.